دووبارە سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ بە هیوام کە زۆر باش بن. دووبارە گەڕام وڵاتان لە بەرنامەیەکی نوێ. هیوادارم کە سووتان لە بەرنامەکانی ڕابردوو بینی بێ هەتا کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵ مابن بۆی کە وێنەیەک و کارێکی دەستی زۆر جوان ئامادەکەین بەیەکەوە. بۆ ئەمڕۆ من وێنەی کەروێشکێکی زۆر جوانم بۆ ئامادە کردوون. جا کەروێشکەکەمان دوو دانن کە باشیان بەیەکا کردووە. کەروێشک ئاژەڵێکی زۆر جوانە. ئێوازانن لەگەڵ مابن بازانین چۆن دروستیەکەین. وەگەزانن کە پێویستمان بە کاغەز ئەبێت لەگەڵ پێنووسی ڕەنگاوڕەنگ سەرەتا بەم شێوەیە دەست پێکەین کە کاغەزەکەمانەیەنین لەگەڵ ماجیکێکی ڕەنگی ڕاش بۆ کێشانی هێڵی وێنەکەمان. سەرەتا چۆن دەست پێەکەین پێویستمان بە PTS ئەبێت، ئێسی ئینگلیزی. دڵنیام کە ئێوە زۆر زیرەکن ئەزانن کە پیتەکانی ئینگلیزی چۆنەوایە. با دەست پێ بکەین سەرەتا لێرەوە PTS ئەکێشین لە خواریشەوە بە هەمان شێوە لە ناوەڕاستەوە هێڵەکە کێشین ئەکێنین بە یەکتری لەسەریشەوە هێڵێکی تر. دواتر چیەکەین؟ ئاواهی ئەم هێڵەی سەرەوە کە کێشاومانە بەخڕی ئەیهێنین پاشان تا کۆتایی لەم بەریشەوە بە هەمان شێوە تا کۆتایی هێڵەکەمانە هێنین. لێرەیە کلیکێک بۆ کەروێشکەکەمان دروستەکەین بۆ هەردوولا. لێرەیە گوێچکەی کەروێشکەکان دروستەکەین. بۆ ئەملاش بە هەمان شێوە دواتر چیەکەین؟ دواتر لە موچاوی کەروێشکەکەمان دروستەکەین. لێرەیە چاوی بۆ کێشین لێرەشە دەمی کەروێشکەکەمان. ئەم کەروێشکی ئەم لاوەمان چاوی داخستووە. ئەنجا پێویستمان بە بەکارهێنانی ڕەنگی پەمەیی ئەبێت کە گوێچکەی کەروێشکەکەمانی پێ پەمەییەکەین. بۆ ئەملاش بە هەمان شێوە ناوگەشتەی کەروێشکەکەمان بە ڕەنگی پەمەیی ڕەنگ بکەین. ئەنجا چیەکەین؟ ڕوومەتی کەروێشکەکەمان پەمەییەکەین. دواتر ئەگەر حەستان کرد ئەتوانن کەروێشکەکەتان ڕەنگ بکەن. من لێرەیە ڕەنگێکی پەمەیی کاڵ بەکارەهێنم. لێرە ئاوا کەروێشکەکەمی پێ ڕەنگەکەم. ئێژەتوانن هەر ڕەنگێکە حەستان لێبوو ئەو ڕەنگە بەکاربێنن. پێشتر فێرم کردوون کە نابێ ئەو قەڵەمەی یاخود ئەو ماجیکەی کە بەکاری هێنن بۆ ڕەنگکردن هەر جارە بە ئاراستەیەک بیگرن. پێویستە کاتا کۆتایی وێنەکە بە هەمان ئاراستە بەکاری وێنن بۆی وێنەکەتان زۆر بە جوانی دەربچێت و نابێت لە هێڵەکانیش بچنە دەرەوە. دڵنیام کە ئێوە زۆر زیرەکن زۆر بە جوانی ئەتوانن وێنەکەتان بکێشن. بە ڕەنگێکی پەمەیی کاڵ کەروێشکەکەمان ڕەنگەکەین. کەروێشکی دووەممان ئەتوانین ڕەنگی سوور بەکاربێنین.
ئەم کەروێشکەمان لەبەرەوەی کە ڕەنگی سوورە ئەتوانن کیشەی بە هەمان شێوە ڕەنگی سوورێکی تۆف بکەن ئەم جارە ئەتوانن ڕەنگەکە بە تۆخی بەکاربێنن. لەبیرتان نەچێ بۆ کەروێشکەکەی تریش بە هەمان شێوە پێویستەکە کە کلیکەکەی ڕەنگ بکەن. بەم شێوازە وێنەی کەروێشکەکەمان تەواو بوو. بینیتان کە چۆن دروستم کرد؟ PTAC ئینگلیزیمان بەکارهێنا بۆ کێشانی ئەم وێنەیەمان کە دوو کەروێشکی زۆر جوان بوو باوەشیان بەیەکا کردبوو، دوو هاوڕێی زۆر جوانن. هیوادارم ئێوەش لەگەڵ منە وێنەکەتان دووبارە کردبێتەوە. بڕگەی یەکەممان کۆتایی پێهاو، لەگەڵ مابن بۆ بڕگەی دووەم کە کاری دەستیە. فەرمۆن. دووبارە سڵاوتان لەبێ مناڵە ئازیزەکان. گەڕامەوە لاتان لە بڕگەی دووەمە کە بڕگەی دووەممان چی بوو؟ کاری دەستی بوو. بۆ ئەمڕۆ کارێکی دەستی زۆر جوانم بۆ ئامادەکردوون کە ماسیە کە دروستیەکەی لەگەڵ مابن بابزانین چۆن دروستیەکەین. من ئەمڕۆ پێویستم بە کاغەزێکی ڕەنگی سوور ئەبێت بە هەمان شێوە ئێوە توانن هەر ڕەنگێکە حەستان لێبوو بەکاری بێنن. لەگەڵ مابن بابزانین چۆن دروستیەکەی. سەرەتا پێویستمان بە ڕاستەیەک ئەبێت لەگەڵ مەقەستێک. ئەتوانن بەم شێوەیە ئەو کاغەزەیە لە بەردەستانایە بۆ ئەوەی کە شێوەکەی ببێت بە چوارگۆشە بەکاری بێنن. بەم شێوەیە بینیزان کە چۆن کردم. کاغەزەکەی کە لە بەردەستمانە بوو ئاواهیمان لێ کرد بۆی کە شێوەیەکی چوارگۆشەمان باتێ. جایە واتوانن ئەم پارچە زیادەیە بەڕاستە ببڕن، ئەشتوانن بە مەقەس ببڕن. من لێرەیە مەقەستان بۆ بەکارهێنم. ببینن لێرەیە شێوەی ستێگۆشەیەکمان بۆ دەرچوو. لێرە چی ئەکەین؟ پێویستمان بە قەڵەمێکە بێت بۆ ئەوەی کە وێنەی ماسیەکەی لەسەر بکێشین. لێرەوە دەست پێکەین. لێرەیە کلکی ماسیەکەمان هەیە. دواتر ئەم بەشە زیادەی کە ماوە ئەیبڕین بە بەکارهێنانی مەقەستێک. کە شێوەی ماسیەکەمان بۆ دەرچوو. دواتر چیەکەی؟ لێرەوە بەم شێوەیە وەرەقەکەمان ئەبڕین، بەڵام بڕینێک نەتا کۆتایی، هەتا نیوەی وەرەقەکە بەم شێوەیە ئەبڕین. دواتر وەرەقەکەمان پێچوانە ئەکەینەوە بە هەمان شێوە چەند جارێکی کە بڕینی تێەکەین، بەڵام ئەم جارەیان بڕینەکەمان زیاتر ئەبێت. دواتر وەرەقەکەمانەکەینەوە. بەم شێوەیە هەمووی لێکتری جیا ئەکەینەوە. دواتر بە ماجیکێکی ڕاش چاوێک بۆ ماسیەکەمان دروستەکەین. چاوێکی زۆرانی بۆ دروستەکەین لێرەیە. لێرەیە ئەو بڕینەی کە کردمان بینیتان چی لێ هەڵ ئەتوانن ماسیەکەتان بجوڵێنن بەم شێوەیە لە هەموو ئەو شوێنانەی کە بڕیمان ماسیەکەمان ئەجوڵێتەوە. چاتان لێ چەند بە جوانی بڕیمانە و دروستمان کردووە. ئێوە دەتوانن بەم شێوە دووبارەی بکەنەوە، بەڵام بە وریایە و مەقەستەکە بەکاربێنن. باشە؟ لێرەیە ماسیەکی زۆر جوانمان بۆ دروست بوو کە ئەتوانین بیجوڵێنینەوە بەم شێوەیە. لێرەیە کارە دەستیەکەمان کۆتایی هاو کە دروستکردنی ماسیەک بوو بە بەکارهێنانی وەرەقەیەک کە بینیتان لە سەرەتاوە تا کۆتایی چۆن دروستم کرد کە هیوادارم سووتان لێبینی بێ و
دڵنیاشم لەگەڵ منە دووبارەتان کردوێتەوە. ئێوە زۆر بە جوانتریش دروستیەکەن دڵنیام. لێرەیە کارەکەمان کۆتایی هەڵ. هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم. چاوتان لەسەر کەناڵەکەمان لامەبان چونکە بۆ بەرنامەی داهاتوو وێنەیەک و کارێکی دەستی زۆر جوانم بۆ ئامادە کردوون. خواتان لەگەڵ.